ویستانم جارێکی تر سلااوان لەبێت و بە خۆشحاڵیەوە بەردەوامی لە پێشکردنی پرۆگرامەکەمان کاک سامان ئەمە لێت بپرسم بە دووادانەچوونی مدای ئەم بۆ کەسێکی وەکو شەڕی ناخۆکێکی کە لە کەیسا هەر هەستیارەکان و پەیوەندێکی قۆڵی بە ژەوەندی گشتی و بە ژیانی گشتی و فەزای گشتی هۆکاکەەکەی نەبوونی زانیاری پێویستە لەسەر مۆزوعەکان نەبوونی کەسێکە کە داوایەک تۆمار بکە یان هۆکاری سیاسی و هۆکاری دری لە پشتەوەی طبعا لەوانەیە بەشیشی بگەڕێتەوە بۆ ئەوەی کە زانیاریی دقیق نەبێت کە کێکی کوشتووە بەڵام خۆ دوو حیزب هەیە کە مەسئولن لەم شەڕە و دەکرێت لانی کەم بەرپرسیارەتیان بخرێتە ئەستۆ و لانی کەم بەرپرسیارەتی ئەویان بخرێتە ئەستۆ کە مسبب بوون لەم شەڕەوە تاوی قەرەبووی ئەو زیان لێکەوتوانە بکەنەوە و مەسیریان دیاری بکەن و چەندین سوجەنە هەیە تا ئەس زیندانی هەیە کە بێسەر و شوێنە کەس نازانێ ئایا ماوە مردووە خۆلانی کەمەتوان بەدوای ئەمانە بچن بەڵام من هەموو چشکە ناخەمە سەرەوەی کە ئیدعای ئەو کەسانی کە ئەو خەڵکانی منەوێەوە جیا بکەینەوە ینی جیهازە دەستگاکە وەکو دەستگا و ئەو کەسانی کاری تیاکەن وەکو داواکاری گشتی دوشتی لێک جیاوازە ینی ئەم دەستگایەکە منەڵم بە دەسەڵاتی سیاسی وای کردووە دەستگایەک بێ نتوانێت ئەرکەکانی جێبەجێ بکە لە ڕێگەی چیەوە لە ڕێگەی ئەوەی کە تا ئێستا ئەم قانونە کە قانونی میراتی ڕژێمێکی دیکتاتۆری وەکو ڕژێمی بەعسە ئەم دەسەڵاتە نەهاتوە تعدیلی تیا بکە تعدیلێکی جەوهری تیا بکات دەستی بکاتەوە یەکێ و هەوڵ هەبووە لە ناوخۆیانەوە هەوڵ هەبوو لە ناو ئەم دەستگایەوە بۆ نمونە کە باسمان کرد دروستکردنی دەستەیەکی گشتی کاتێ داواکاری گشتی ئێمە کە قسەمان لەسەر ئەوەیە دوای ئەو کەیسانە بکەوێت کە پەیوەندی بە بەرژەوەندی گشتیەوە هەیە پێویستە دەستەیەکی هەبێ کۆمەڵی داواکاری گشتی نەچنە ناو محاکمەکان ئەم دەستەیە کاریان ئەوە بێ بە دوواداچوون بکەن بۆ ئەو هەواڵانەی بۆ ئەو زانیاریانەی کە لە ئەو راپۆرتانی لایەن چاودێری داراییەوە بڵاوکرێتەوە ئەو هەواڵانی لایەن ڕۆژنامەکان و کەناڵەکانی ڕاگەیاندنەوە بڵاوکرێتەوە بە دوواداچوونی بۆ بکەن و ئەگەر زانیان ئەمانە بەهدەردانی ماڵی گشتی تێدایە ئەمانە زیانی با بڵین کۆمەلگاکەیتیایە بێن تحریکی داوا بکەن بڵێ زۆر سپاس پەیوەندێکمان لەگەڵایە کاک حەمید مەجیدمان لەگەڵا کاک حەمید ئەم کاتت باش و فەرموو کاک حەمید فەرموو دیارە پەیوەندی کاک حەمید تەواو نییە کاک سەرتیب کەریبمان لەگەڵا لە چەمچەماڵ کاک سەرتیب ئەم کاتت باش و فەرموو پەیامەکەت بگەێنە ئەم کاتتان باش و شەوتان باش و دەستخۆشیە و تەورەتان لێکەم و لە جێگای خۆیاتی پرسیارەکەم بۆ بەڵێز کاکسانان پارێزەرە تو ئەو خوای کاک سامان وەکو پارێزەرێک تو ئەگەر پیاوێکیش بکوژێ بێتە دادگا لە مەرافەعاتە تۆ بە پارێزەر بگرێت بەڵێ کاک سەرتیب بەداخەوە پەیوەندەکەی کاک ساماڵ بچرا کاکوات کاک ساماڵ پێمان ئەڵەیە خەلەلی گەورە لەو یاسایە کە ئەم دەستگایە ڕێکەخە کە یاسای سەردەمی دەسەڵاتی کوردی ناخر خۆ خەڵکی تر پێشتر درکیان پێ کردووە هەر پێشتر پرۆژە یاسا هەبووە لە پەرلەمان هەر حتا نیزامی هین گۆڕ بکرێ بە نیابەی عامەوەکو میسری لێ بکرێ ئەوە بەڵام ڕەفسکرا بەڵێ کەواتە هەوڵێک هەیە بۆ هێشتنەوەی ئەم یاسایە ئێستا هەوڵێکی تر هەیە بۆی ئەم یاسایە لە پەرلەمانی کوردستانە و ئەوەی بزانم ئیدعای عامی سلێمانی ئەو شتیان پێشکەش کردووە و ئەوە ئێستا لە پەرلەمان و لە پەرلەمان تۆ چوزانی ئیقراری بۆ ناکرێت منیش ئاگادارم لەوەی کە ئەو پرۆژەیە هەیە بەڵام نازانم ئیقراری بۆ کریا بۆی ناکرێت منیش وادارم ئەمەل ئەلکێندرێ بە سەبەبی چی لەبەرەوەی لەمەوە هەر کەسێک بێ ئیدعای عام هەر کەسێک بێ بە نائی مدعی عام پێویستە بچێت مەعهەدی قەزایی بەس بێری نەچێت مەعهەدی قەزایی سەر وەزارەتی عەدڵ باش قەیناوە تەواو کێشە نییە چۆن کێشەنیە لە کاتێکە هەمان سینەرۆی داواکاری گشتی دووبارەکاتەوە کە ناتوانێت سەراحەتی براری هەتا لە فەڕەنسا مەعهەدی قەزایی سەر وەزیری عەدڵ قابل خۆتۆ لە فەڕەنسا مهمتر ناوی يعني برو بفرنسا سير كما حدي قضائي سربا وزارة عدل حتى لو مصر كالله سيري قانون كان كوتا قانون كان ملايا الله نيابه عامه بشكل صلاتي قضائي بلا ملهني حاطه هذه صلاتي هل وزير عدل وري اجري فجورك لجورا كان امشتانا هي يعني اما نابته جهازي سر بخوي راسته بلا ما ده وتتياتي الله وزير عدل اگر بي بلا بوي حتى بوي هي او ده صلاه داوي رفعي حصانه بك لاندامي برلمان لوزير عندك لتركيا حقي هي داوي حل حزبك دعايه عامه دا الله حزب مخالفي قانوني كردو داواكم حل بكره لمحكمه بلن جواز دولتك ودولتي كتير من ما بستكم اويا اما ناتوانين بلين مادام
ئەم هین نییە مادام ئێمە دەسەڵاتی سیاسی مادام ئێستا ئەم پرۆژه یاسایە هاتووە ئەمە پێشکەش کراوەکەواتە ئێمە نیەتێگە بینین ئیرادەیەگە بینین کە ئێوە ئەم شتە بگۆڕێ و چاکی بکەن. بەڵێ زۆر سپاس کاک حەمید لەسەر خەتە کاک حەمید ئەم کاتت باش و فەرموو و پەیامەکەت بگەێنە. ئەو کاتتان باش لە هەولێری پایتەختەوە. زۆر سپاس بۆ جەنابەت. بەخێراتن لە 2 میلیۆنە بەڕێزەکەتان دەکەم. من پرسیارم بۆ 2 میلیۆنە بەڕێزەتان ئەوەیە خۆمان بینیمان بە بەرچاوی هەموو دنیاوە لە هەڵبژاردنەکانی ئەمریکادا هیچ کەسێ نەبوو خۆی بە دۆڕا بزانێ. ئۆباما بردیەوە ڕۆمنی دەستخۆشی لێ کرد. ئۆباما دەڵێ چەند ڕۆژێکی دیکە لەگەڵ میت ڕۆمنی دادەنیشتم کە چارەسەری کێشەکان دەکەین هۆکارەکان دەدۆزینەوە. ئایا لە وڵاتی ئێمەدا کە 52 بە 49مان هێنا نەدەکرا پارتی خۆی بە براوە نەزانێ بە تەنیا و یەکەتیش خۆی بە دۆڕان نەزانێ 50 نەکردایە کە دەسەڵاتی دادوەریمان بچەسان داواکاری گشتیمان بچەسپاندایە لەو هەرێنی بوونی سەرۆکاتی یعنی داواکاری گشتی بوونی داواکاری گشتی یعنی بوونی سەرۆک. ئێستا لە کاتی ئێستادا ئایا ناکرێت داواکاری گشتی دادوەری تەفعیل بکرێت لە کوردستاندا هەر نەبێ لانی کەمی بۆ ئەو شەرمەزاریە سەربەخۆیی ئیدارەکان کە دەسەڵاتی داواکاری تەفعیل بکرێت و شۆر. بەڵێ پێم وایە کاکەوات ڕخنەگرتن بوو زۆر باسی ئەوەی شەڕی ناخۆ من ئەوەی کە باسم کرد ئەو نمونەیە یعنی هینێک شەڕی ئەو کاتێککە پێیان قیادە موقەتەوە ینی ئەو کابرایە کات داوای کرد لە سلێمانی و داواکە ڕۆیشت و کەسەکە جیراش سۆ سزنیشەوە یعنی ئەمە بەڵگەیە لەسەر ئەوەی ئەگەر خەڵک بێ زانیاری بێنێ جائزە ئەوەی کە کاکین باسیەکان نەک بە دەستەیەکی داواکاری گشتی پێویستە دەستەی نەزاها هەبێ پێویستە دەستگای چاودێری چکە ئەمە مەسەلەی مکافەحەکردنی فەساد تەنها نەک بۆ دەستێ پێویستی بە زۆر خەڵکی ترێ پێویستە کۆمەلگای یارمەتی بە پێویستە ڕۆژنامەنووسان یارمەتی بە نەم ئەرکێکی هەمومانە لەبەرەوە ئەمە گرنگە بەڕاستی ئەوەی کە مامۆستاش من لێ تێگەیشتم ئەو باسی ئەوە کە لە ڕاستیە تۆ وڵاتی ئەمریکا مقارنە بکەی بە وڵاتی کوردستان ئەم مقارنەی لەوانەیە لە جێ خۆی نەبێ بۆچی من باسم کرد ئێمە هێشتا یەکێتی نیشتیمانیمان نییە وڵاتەکەمان یەک وحدەی وەتەنی نییە ئێمە مشکلەی زمانمان هەیە یعنی زمانێکی ستانداری یەکگرتومان نییە پێ بنووسین ئشکالمان هەیە دوو مشکلەی هێشتا خەڵک مشکلەی هاوڵاتیمان هەیە ینی لە جیاتی بوونی هاوڵاتی هەوی تر هەیە هەوی قەبەلی هەیە هەوی عشایر هەیە هەوێ مشکلەی ئیندیماجمان هەیە مشکلەی هەندێک لەبەرەوە ئەم کۆمەلگای ئێمە ناتوانین مقارنەکەی بە کۆمەلگای ئەوروپی بەڵام ئێمە پێویستە لە مقارنەکردنەوە تۆ چیمان پێ بڵێ ئەمێ ئەو بڵێم تۆ پێمان بڵێ پاساوێکەیە بۆ ئەوی داواکاری گشتی بە شێوەیەکی پێویست نەبێ نەخێر نامێ وڵە من ئەمێ بڵێم ئەم پێویستە واقعی بین پێویستە بە ژێرەی کاڵا بە قەدر باڵا بێ بە جۆرەی کۆمەلگای خۆمان هەنگاو بنین ئێمە ئێستاکە هەنگاوەکان ڕاستە بە جۆرێک لە جۆرەکانیش قرارەکەم بەوەی کە ئەکرا باشتر بووە ئەکرا سەریعتر بووە بەڵام معنای ئەوە نییە نەکراوە کراوە چۆتە سەر یعنی ئێستا هەنگاوێکی لەسەر ڕێگای بەڵێ زۆر سپاس کاک سامال پێت وانە لەو کەسانی کارڕخنە لەم داواکاری گشتیەکان پەلەکردنێکی زۆر هەیە و هەنگاوێکی ڕەچاوی قۆناغی گەشەکردن و هەنگاوی پلە بە پلەی ناکەن بەڵکو ئەیانەوێت لە پڕێکان لەسەر شێوەیەکی ئەوروپی داواکاری گشتی بتوانێت هەموو شتێک بکە و لە هەموو کەس هەموو کارەکانی خۆی وەکو پێویست ئەنجام بە یعنی هەنگاو نراوە بەڵام پلە بە پلەیە هێواشە و ئەمە ئەمەلی گەورەی لەسەر هەڵەچنرێ و بۆ چوونەکانی ئێوە خواستێکی غیر واقعی هەیە کە ڕەنگ نییە لە کوردستان و بە پێ هەلومەرجە هەیە وەکو پێویست بەدی بێ خێر پێم وانێ لەبەرەوەی لە هەرێمی کوردستانە وەکو شیم کردەوە دەسەڵاتی سیاسی هەوڵی نەیەوە ئەم یاسایە بگۆڕێیەکێ لە هەرە با بڵێن ڕێگریەکان گرنگەکان ئەوەیە کە ئەم یاسایەکە لە زۆر کاتە ئەم دەستگایی بەستۆتەوە بۆ نمونەیەکی لەو شتانی کە بۆت باسکەم بۆ نمونە داواکاری گشتی بەپێی یاساکە حەقی ئەوەی نییە داوای مەدەنی تۆمار بکە حەقی ئەوە نییە خامی داوای مەدەنی بکە حتا ئەگەر پەیوەندی بە هەدەردانی ماڵی گشتیەوە هەبێت ئەگەر یارمەتیم بە ئەوەیە کە ڕێگا بدرێ بە داواکاری گشتی ئیزافەتەن بۆی کە تەصحیح نەکراوە قسە لەسەرەوەیە چێڵە قبوڵەکرێ قسە لەسەرەوەیە کە من باسی هەل موجود ئەو پرۆژەیەکە ئەفونکە ئەو پرۆژەیەکە داواکاری گشتی بەرزی کردوتەوە بۆ وەزارەت و ئایا ئەچێتە پەرلەمان تا ئێستا نەچێتە بەرنامەی کاری پەرلەمانەوە تا ئێستا تەماشای سایتی پەرلەمان بکە ئەو پرۆژە یاسایانی کە لە بەرنامەی کاری پەرلەمانایە لەمە دوام مناقەشەی بکە ئەم پرۆژە یاساییان نییە ئایا سوێنێتێتە بەرنامەی کارەوە یان ناچێتە بەرنامەی کارەوە نازانم جاوەکەوەی بۆم باس کردی ئەفونکە بەپێی قانونی مەدەنی یارمەتیم بە کاک ئاوات بە یارمەتیم بۆ بخوێنیتەوە مادەی دەستوری ئەفونکە قانونی هەرێمی کوردستان پرۆژەی دەستور نییە ئەو مادەی 77 نییە ئەوە نییە ئەڵێ
ئەمە دەسەڵاتی سیاسی لە کوردستان ئقراران پێ نەکردو هەموو حیزب لایەنە سیاسیەکان بەڵێ باشە ئەڵێ پێک دێت لە چی لە ئەنجومەنی دادوەری دادگای دەستوری دادگای پێداچوونەوە دەستەی داواکاری گشتی کەواتە ئەمە کراوەتە لە قانون دەستوری عێراقی هەمان حاڵت باسەکە باز لەوەکە کە دەسەڵاتی دادوەری پێک دێ لە تۆ ئەڵێ مەجلیسی قەزای عەلا شتی بۆ کراوە عفونکە ئێمە نابێ ئەزانی چۆنە نابێ تعدیلێک کراوە لەو تعدیلە هیچ شتێ نەکراوە منەوە بینم کە هەیە ئێمە نابێ ئەو هەنگاوانەی کە خەڵکانێک ناویانە بەڕەو باش ئێمە لەوەش هەر بەگومان بین و نابێ ئێمە وا بکەین کە ئەمەش تەڕاجع بکە ئەگەر کرا دەستخۆشی لێ یەکەین ئەگەر کرا ئێمە دەستخۆشی بەڵامەوە کراوە تۆ ڕخنی لێگری ئەخر ئەوەی کە کاگاوات باسێکە ئەمە پرۆژەیەکە داواکاری گشتی بەرزی کردوتەوە پێم تا ئێستا لە سایتەکە لە پرۆژانەی کە پەرلەمانی کوردستان دایناوە مناقەشەی بکە لە داهاتووە ئەم پرۆژەیەکیانیەوان کەمپین بۆ بکەین بۆ بکەین کە پەرلەمانە منیش لەگەڵ ئەوان کامەی خراپ بکە لەگەڵ کامەی پشتیوانی لە یەکێ لەو چێشانە میدیا پشتیوانی لە بکە با ڕۆژنامەنووسان پشتیوانی لێ بکەن بعد پارێزەران پشتیوانی لەمە بکەن با ئێمە پشتیوانی بکەین ئەڕوایان پشتیوانی لێگەین بەڵام فراکسیۆنەکانی پەیوەندێکمان لەگەڵا کاک ڕێباس ساڵحمان لەگەڵا کاک ڕێباس ئەم کاتت باش و فەرموو پەیامەکەت بگەنە کاکە دەستخۆشی لە بەرنامەکەتان دەکەم زۆر سوپاس بەکارهاتنی میوانەکانتان دەکەم وەڵام من چەند پرسیارێکم هەیە بۆ بەڕێز کاکە ئاوات کە ئەی ڕاستی زۆر لەسەر داواکاری گشتیڵێ من پرسیار لە بەڕێزەکەم داواکاری گشتی تا چەند لێکۆڵینەوەی لەسەر ئەو بورجە نەکردووە کە لەسەر مەسەلەی خەستەخانەی چوارسەقەلەوڵەکە و پرۆژەی هەواری شار کە چەندین ساڵە بۆی تەرخان ئەکرێت و کە بەهادەر ئەچێ بەڕاستی ینی بەڵگە زۆرن من حەزاکەم یەک و دوو سێ بڵێم بەڵام خوان بە دۆدەچوون بکەن بخوان ئاشکرا بێ بەڵگەکان لە خەستەخانەی چوارسەقەلەوڵەکە و لە چەندین پرۆژەی ترا لەو مەسەلەی کاگێک معامەلی کاتەکە کە هی پرۆژەی حکمیش یعنی هەموو خەڵک هەموو شعب ئایا بۆ ئێستا بۆ بەتایبەتی بۆ حیزبێک و بۆ کۆمپانیاک ئەڕابەرەوە ئایا داواکاری گشتی تا ئێستا لەم شانەی کۆڵیوەتەوە لە مەسەلەی ڕێپێوانەکانی حەبەی شوبات و کوشتنی ئەو چەند بەڕاستی ئەم مناڵانە کە کوژران بەدەستی ئەو مەسئول و بەرپرسانە ئایا داواکاری گشتیەوە تا هەر داواکاری گشتی نەبووە تا ئازادی کردو و بەڵێ زۆر سپاس کاک ڕێباس باز لە بەرفیڕۆدانی سەمانی گشتی و فیزمنی نەخۆشخانەی جارێکە من داوالە برا بەڕێزاکەم ئەگەر زانیاری لا هەیە بابی بە داواکاری گشتی لەسەر هەمووی ئەگەر ئەو هەموو زانیارانی لە ئەوی ژوک و هاوڵاتێک پێویستە لە ئێمە دڵسۆستر بێ بچێت ئەوە دوو بەنسبەت چوارسەقەلەوەرێکەوە بەڵێ داعای عامی ئیسلامانی تحقیقی شەکوای کردووە و خەڵک هەیە لێ پرسیارەوەی لەگەڵا کراوە ئیحالە کراوە بۆ تحقیق و داوا هەیە ئەمە هەڵساوە پێی بەنسبەت ئەوەی کە ئایا معمەل مەسەل ئەمە نظامی ئابووری خۆ دەزانی جاری وایە نظامی اشتراکی و گۆڕاو بۆ نظامێکی دانی نیمچە سەرمایه‌داری احتیمالە بە عەقدێک بە ئەوەیەک درابێ ئەمە ناکاتە ئەوەی کە ئەمە گەندەڵێت سێ باسی حەفەی شوبات هەموو زۆربەی زۆری داواکان دیعای عام تحریک شەکوەکانی کردووە یعنی ئەو داوایانەی کە کراوە بەڵام ئیدعای عام دەسەڵاتێک نییە نە خەڵک بگرێ وەکو خۆی یعنی تەنفیزی نییە بچێ وەک پۆلیسی هەبێ بچێ خەڵک بگرێت ئەو ئیشی وەزارەتی ناوخۆی خەڵک بگرێت دوو ئیدعای عام ناتوانێت حکم با لەسەر کەسێک بێتاوانە یا بەتاوان یا تاوانبارە ادعای عامیت ئەبێتە خەسمی ئەم کەسە ئەڵێ ئەمە وایە بەڵام چێ محکەمەیەکی بێلایەن ئەو کەسەش خۆ دەزانی هەموو متهمێک زەماناتی حقوقی هەیە خۆ ناکرێ ئێمە کەسێک هەر کە تۆمەتێک ڕوبەرو کراوێک سەر تاو دادگایەکی عادلانە ئەکرێ ئەم دادگایە بڕیارەیە ئەگەر بڕیاریە بۆ منە فلانی کوڕی فلان بەربا لە قەزەیەەکە ئێمە یعنی ئەمە هینی دادگایەوە ئەبێ هەمووشمان احترامی ئەوە بگرین چونکە ئێمە دادگا گەورەترین دەسەڵاتی ئەوەیە فەزی منازعات بکە و ئێمە توانین ئەمەی کە سیستەمەکە کە ناو دادگا هەیە تەمیزی یعنی پێداچوودە و تەمیز و ئەوان زۆر سپاس کاک سالار سەردارمان لەگەڵا لە سلێمانی کاک سالار ئەم کاتت باش و فەرموو کاتوانەکانتەکەم زۆر سپاس دەکەم کاگومێت پرسیاری یەکەم داواکاری گشتی تا ئیسەوتە بێژی نییە بۆی نییە چالاشەکانی خۆی باس کات کە چی کردووە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم ڕێکارەکانی داواکاری گشتی ئایا ڕێگە خۆشکرد نییە بۆ دەرچوونی یاسایەک لەو بارەیەوە چکە سەر بە دەسەڵاتی جێبەجێکردنا سێ بۆ لە شارەکانی تری هەرێمی کوردستان داواکاری گشتی هیچ چالاکێشی نییە و بگە تا ڕادێکی زۆر سستی پێوە دیارە چوارەمیان پرسیارم بۆ کاگاوات چێ ڕێگرە بۆ دروستبوونی ئەو دەستگایانی کە هاوکارم بۆ داواکاری گشتی و زۆر سپاسانەکەم بەڵێ زۆر سپاس بۆ زۆر سپاس کاک ساماڵ حەزەکەم وەڵامی ئەو پرسیارە بێتەوە ئاڕاستی هەردووتانی کرد پێم وابێ ئەو هاوڕێمان بۆ لە شارەکانی کوردستانە بۆ من لە سلێمانیە
داواکاری گشتی جوڵاوە کۆمەڵە کەسی جوڵانەوە 7 میلیۆنەکەی گەڕانەوە کەسی قورەلیسی کۆمەڵە شوێنی جوڵان بە دەچنی بەڵام لە هەولێر و دۆک ئەوە نییە ئەوەیشەکە لەو شتانی کە من باسم کرد بۆ ئەم دەستگای پێک ناتوە لە فەرمانگەی داواکاری گشتکە دەستگای داواکاری گشتی شێوازێک پێکاتوە هەر منطقەیەکی ئیستێنافی فەرمانگەیەکی داواکاری گشتی هەیە سلێمانی هەیە هەولێر هەیە دۆک هەیە دەستگای داواکاری گشتی پێک نهاتۆ تەنیا لە فەرمانگەی داواکاری گشتی سلێمانی کە ئەم چەند هەنگاوی ناوە کە جێی دەستخۆشی و جێی تەقدیرە بەڕاستی بەڵام لە شوێنەکانی کە داواکاری گشتی من تا ئێستا وەکو کارەکەی خۆم وەکو پارێزەرەتی بەڕاستی زۆر نزیک نیم لە هەولێر و لە دۆک بەڵام وەکو وەرە هاوڵاتیەک تا ئێستا گوێم لێ نەبووە کەیسێ لەو لە هیچ کەیسێکی کە پەیوەندی بە مافی گشتیەوە هەبێ داواکاری گشتی لە هەولێر و دۆک جوڵان دەبێتی بگرە ئەکرێ بڵێ کەم تەرخەمیشە بۆ حاڵاتێک لەو حاڵەتانی سەید ئەکرەم کە باسەکرێ ماوەی چەند ساڵێکە لە مووقوفیا ماوەتەوە و داواکاری گشتی لە دۆک لێ بێدەنگا ئەمە یەکێکە لە کەم تەرخەمەکانی داواکاری گشتی خەڵک هەیە لەم عفوم کامە شتێکی کە باس بکەم لەوە خەڵک هەیە کاک ئاوات باسی کرد لە کەیسی حەڤەی شوباتە داواکاری گشتی سەلاحەتی نییە خەڵک بگرێ یا خەڵک بەربە ئەمە ئەتوانم بڵێم یەکێکە لە خەلەکان بۆ ئەو حاڵتانی کە مخالفی قانونە کاتێ بۆ نمونە ئێستا من معلوماتم خەڵکێک هەیە بەڵێ ئەم قانونی ئێستا خەڵکێک هەیە ئێستا ئەمڕۆ کە من و تۆ پێکەوە دانیشتوین بە قەراری محکەمە ئیفراج کراوە بە قەراری بەرپرسێکی باڵای دەسەڵاتی تەنفیزی تەوقیف کراوەتەوە کاتێ داواکاری گشتی کە لە بەڕێوەبەرایەتەکانی چاکسازی گەوران کە زیندانەکان لەوێ نوێنەری هەیە کاتی ئەم حاڵەتە بینێ بەپێی ئەم قانونی کە ئێستا هەیە ئەبێ راپۆرتێ بنووسێ بۆ سەرۆکی داواکاری گشتی سەرۆکی داواکاری گشتی راپۆرتێ بنووسێ بۆ وەزیری داد دواتر بڕیاری لێ بە ئەمە لەوانەیە ئەم بەرزکردنەوە راپۆرتانە چەند مانگێکی بێم کەسا لە تۆقیفیا بمێنێتەوە کە لە کاتێکا بۆ ئەو حاڵەتی کە مخالفی قانونە پێویستە داواکاری گشتی سەلاحەتی هەبێ دەست بەجێ بڕیار بە بە ئیطلاق سەراحی ئەو کەسە و ڕێکاری یاسایی بگرێتە سەر بەرامبەر ئەو کەسی کە تەجاوزی کردووە لەو تەجاوزی قانونی کردووە بۆ ئەو بڕیارەکە ئەو کەسی تەوقیف کردووە سەبارەت بەوانەی حەڤەی شوبات من زۆر سەیرە بەلامەوە بەڕاستی چ داواکاری گشتی چ محاکمەکان کۆتایی بە ئەرکی خۆیانێنن لە کامر قبزێکیان دەرکردووە بەڵێ زۆر سپاس پەیوەندێکمان لەگەڵا کاک بورهان حسێنمان لەگەڵ لە کەرکووک کاک بورهان ئەم کاتت باش و فەرموو شەوتان باش شەو باش چۆنم بەڕێزم باشن زۆر سپاس دەکەم بەڕێزم ئەڵێن یاسا سەروەرە بەڵێ فەرموو وایە من لە شارۆچکەی دووبست سەر بە پارێزگای کەرکووکە قازیەک هەیە کامر خەڵف عەلوان بە زۆر خێزانەکەی پێم تەلاقدا دوو جەلسەم حاکمێتر پێشووتر بوو تەلاقی نەدا بەواستا ئاسان بەواستا لەبەرەوەی قەزەی ناموس بوو لەبەرەوەی ئافرەتی خراپ بوو مەجالی پێنەدا محامەکە بێتە ژوورۆ شایەتم هەیە ناوی شایەتەکان ئەگەر ئێوە لێ بڵێنەوەتان کرد ئامادەم شایەتەکان بێنم زۆر سپاس بۆ پەیوەندەکەت زۆر سپاس بۆ پەیوەندەکەت کاک ئاوات ئەمەوێت لێو بپرسم ئەو هاوڕێمان پرسیارێکی کرد یەکەمیان بۆ داواکاری گەشتی وتە بێژی نیە و ئێ من کتابێکشم لایەکە بەڕسمی لێ دوان و تەنانەکەم دووە منشی کێ ڕێگر بووە لەم هەیکەلەی کە بۆ داواکاری گشتی دانراوە کاک سامان ئەماژی بە نمونەیە کام هەیکەلە ناباسیەوە ناکە لەو دەستگایەتر باسی وە من واری تێگەشتم باسی هینەکەی فەساد ئەوە یعنی ڕقابە چاودێری دارایی و هینەکەی نەزاهە بازەکە و ئەو دەستگایانە بۆن دروست نابن لە ڕاستی ئەو دەستگایانە و ئەو هەیکەلە یاسایەشی کای داواکاری گشتی ڕێخستۆ ڕێگری کردو لەوەی کە تەفعیل و چالاک بێ کاک سامان نمونەی چێنایەوە ئەگەر کەسێک بگیرێت تا کتابەکەم سێ مانگی پێ بۆی نەبینە نابێ مطلق بڕیار بین نابێ بڵین ئیتر هەمادام ئەم سەر بۆ وەزارەتی عەدلە ئیتر ئەمە بۆتە ئەوەی لە ئەمە بۆ منە ڕێگر نەبووە تا باسمان کرد لە سلێمانی چەندین داواش کراوە خۆ هەر سەر وەزارەتی عەدل ئەو دەستگایانە کە دروست نەکراوە لە ڕاستی ئەمە علاقەی هەیە بە واقعی سیاسی ئەمڕۆی کوردستانەوە یعنی ئەمە مەسەلەیەکە کە چکە بۆچی تۆ ئەڵێ ئەبێ لە پەرلەمان یاساکە ئەڵێ ڕئیسی دیوانی چاودێری دارایی پەرلەمان لە پەرلەمان تەوافقی لەسەر بکرێت کە چۆ پەرلەمانی یعنی ئەبێ لایەنە سیاسەکان تەوافقی لەسەر بکەن کەواتە مەسەلەیەکە علاقەی بە سیاسەتی ئێسای کوردستانەوە هەیە مەسەلەی دانانی دەستگای نەزاهە ئەبێ تەوافقی لەسەر بکرێت چکە وانە بێ دەنگ نایێنێ ئەو کەسە ناتوانانی تۆ کەسێک دابنێ تاکو لە پەرلەمان ڤیزەی پێ نەدرێت پرسیارە کاک ئەوات زۆر بەکوتی وەڵام بێتەوە بەرزت ئاماژەت بەوە کە داواکاری گشتی بەتەنها خۆی ناتوانێت بکە بەڵکو پێویستە ئێمە ئەزای بۆ سەردەمەکە کۆمەڵێک دەستگای شاکە تەخەسوس ئەزای بۆ پرسیارەکەی من ئەمەیە پرسیارەکەی من ئەمەیە دروست نەبوونی ئەو کۆمەڵە دەستگای ترە وەکو چاودێری دارایی و کۆمەڵە دام و دەستگای تر نیشانی ئەوە نییە کە بەرپرسیاری چالاک نەبوونی یا کاران نەبوونی داواکاری گشتی وەکو پێویست دەسڵاتی سیاسیە کە کۆمەڵی دام و دەستگای دیکە باوکاری یعنی تۆ بۆ لەو منتەڵەقەوە سێری مەوزوعەکە بکەیت باشە ئێمە ئەبێت
دانانەکەی پێویستە لە پەرلەمانەوە دابنرێ. ئێستا مشکلەوەی لە پەرلەمانی کوردستانیش خۆ دەزانی لیست هەیە و هینە احتیمالە یعنی من والێتی ئەگەم من والێتی ئەگەم کە ئەمە علاقەی بۆ نەگەیشتونەتە تەوافقێک ئەجینا مەسەلە ئەوەی ڕێگر بن چکۆ یاساکە دەرچوو یاساکەی هەیە بەڵام لەوانەیە فلان کوتلە بیەوێ لەو بێ کوتلەکەی تر ئەوێ نازانم چی بێیان ئەمە بێلایەن بێیان ئەم احتیمال لەسەر ئەمانە ڕێک نەکەون پێم وانییە کە نیەتێک هەبێ یعنی ئەو قسەکەی منە گرنگە نیەتێک هەبێ بی هەوێت کە نە ڕقابی مالی دابنرێ و نەهینیش دابنرێ نە دەستگای نەزاهش بەڵێ زۆر سپاس دوایین پەیوەندیمان لەگەڵا کاک جەلال عەبدوڵڵامان لەگەڵا لە شکارتا کاک جەلال ئەم کاتت باشوو فەرموو شەو باش کاک جەلال فەرموو کاکە دەستخۆشی بەنامەکەت لێکەم بەخێرا زۆر سپاس من چەند پرسیارێک پێ بۆ کات ئاوان من لە شەڕی ناوخۆ بە لە 2004 ئەولادم شەید کران و کەم ئەندام کران تەمەن ئەوەی کە وای کردووە دەیناسم بەڵام ئایا پرسیارەکەم لێرەوەی بەرامبەر بە کات ئاوان ئایا دەسەڵاتی داوەری چی دەسەڵاتی هەیە لە ئاسوولەکان ئەمە یەک دوو ڕۆڵی دادگاتیە ئەگەر هیچ دەسەڵاتێکی نێ بەرامبەر تەن بڕیاردانم ناتوانێت بە فەرماندەر کارەبایان لایەنی پەیوەندیدار باتە پۆلیس بتوانێت ئەو دەسەڵاتداران داد یەک ساڵە منداڵی 2 ساڵە هەتا 10 ساڵە خۆ منداڵی تاوانێکی نییە نەمافی دۆ مافیدار شتێکی نییە لە وڵاتی ئێمەدا باس بکەین بۆیە من پرسیارە لە کاک ئاواتەکەم من چی بکەم دوا پرسیارم باتە پرسیار بەداخەوە کاک جەلال نێتوانیتەوە پرسیار و کاتەکەی تەواو بوو کاک ساماڵ ئەگەر بە کورتی وەڵام بدەیتەوە پێمان دەڵێن کە نیەتێکی ڕاستەقینە هەیە بۆ چاکسازی لە داواکاری گشتی و ئاکتیڤکردنی ئەوەی کە هەیە ئەوەی کە تا ئێستا نەکراوە ئیداریات بۆ گیرودرستی دیکە بووە سیاسی بووە بەڵام نیەتێکی ڕاستەقینە هەیە بۆ ئەوەی کام نیەت لا دیکەم نیەتێک نییە بۆ پەکخستنی داواکاری گشتی لە ڕووی سیاسی قەناعەتی من دەسەڵاتی سیاسی ئەگەر نیەتیشی ڕاستەقینەی هەبوایە چەند ساڵ لەوە پێش ئەو مەجای بۆ ڕەخساوەکە ئەوە بکە بەڵام ئێستا لەژێر زەختی کۆمەلگای مەدەنی کەناڵەکانی ڕاگەیاندن ئۆپۆزیسیۆن ناچار تا حدێک یەشتا نەگەشتۆتەوە حدێک کە ئیقراری پێ بکات تەبعا بێ یاساکە دەرچی ئەو کاتە ئەتوانین بڵێن ئیقراری پێ کردووە تا حدێک قەناعەتی پێبێنێ و تا حدێک قەناعەت بێنێ بۆی کە ئەم جیهازە لە ژێر دەسەڵاتی تەنفیزی بێنێتە دەرەوە و ئەوە بەڕاستی من ئەمەوێ نمونەیەکت بەمێ لەسەر ئەوەی کە تەنیا قانونەکە خەلەلێکی گەورەیە بەڵام تەنیا خەلەل نییە بەڕاستی بۆ نمونە لە حکوومەتی عێراقیە یارمەتیم بە لە حکوومەتی عێراقیە لە سەردەمی مەلەکیەوە عفومکە ئەوە وەکو عەرزم کردی لە سلێمانیە وەکو پێم وتی کۆمەڵێک هەوڵی جددی باش کە جێی تەقدیرە نراوە بەڵام ئایا لە سلێمانیە هەر ئەو 5 کەیسە فەساد هەبووە هەر بەشی ئەو 5 کەیسە گەندەڵی هەبووە عفومکە چەندین حاڵەتی تر هەبوو ویشی لەو حاڵەتانە بۆ نمونە باسمان کرد کە ئەو حەڤەی شوبات بۆ نمونە سندوقی نەوت لە یاسای نەوت و غازا سندوقێکی بەناوی سندوقی نەوتەوە سندوقی نەوت هەموو داهاتە نەوتەکانە چێت ئەم سندوقەوە تازە پەرلەمانی کوردستان دوای چەند ساڵ پرۆژە یاسایەکە نووسێ بۆی ئەم سندوقە دروست بکرێ و هەموو جۆمان لەو مشتومڕانە بوو کە 5 ملیار دلار دیار نەما کەس نەیزانێت دەمەوتیان هەیە دەمەوتیان نییە دەمەوتیان ڕۆشتووە عفومکە ئەوانەی مەسئولیەتی حکوومەت لە بەرامبەر پەرەتخواڕاستەکە عفومکە وەکو پێش ئەوەی سلێمانی ئەنجامەکەی حکوومەت لە بەردەمی پەرلەمان و لە پرسیەوەی ڕاستەکە لە پرسیەوەی پەرلەمان لە حکوومەت ئەمە مەسەلەیەکە بابێکی ترە يعني مرجني إدعاء هم إدعاء ناتواني هم مشتبكة هذه حالتها علاقية بالبرلمان باش راوسته برلمان راوسته باش والله سروج حكومة إعلاني كده والله يكسنت لباري نود نروح بس كان صار لي راوسته يعني أمام مسألة لقنا مناقشة أما جاري يعني يكم جاري مرجني بشيء ويدعاء زور احتمال كاكا كاتبنا كمان طابو دعوتات أجر بتواني والله كاك جلال بديته بزور والله من بالنسبة كاك جلال من بيم واي أجر سرداني إدعاء عام كاتونا وكان بري دعواك أكري وبوني دعواك خوي لخوياش تيجي باشا أجر مرحلة يكم أو كسزور هي نجبه يعني أوجنا كري بلا بوني هر ناتواني برابر بدأ صلاتي دادوري برابر بقانون هیچ تبکە ئەگەر ئەو ئیرادەیەکی هەبی و سوور بێ لەسەر ئەوەی بچێ بۆی داعای عام و متابعی داواکەی خۆی بکە دڵنیام کە ئاگاتە ئەنجام ئەمە بەستم ئەگەر پرسیاری ترت هەیە زۆر سپاس دوایین جملەی خۆ دوایین قسم وڵا دوو شتێ حەزەکەم ئەگەر دەرفەت بێ باسی بکەم یەکیشیان ئەوەیە کە بۆ سەلماندنی ئەوەی کە دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستانە نایەوێ ئەم دەستگایەکی کاریگەر بێ لە ئێستاە
تەنیا قانونەکەش خەلەل نییە ئەوەیە کە بۆ نمونە لە حکوومەتی عێراقی لە سەردەمی مەلەکیەوە دەستگای داواکاری گشتی سەر بە وەزارەتی داد بووە وەلەو سەردەمەیە دەسەڵاتی دادوەری دەسەڵاتێکی سەربەخۆ بووە و تەنانەت محاکمیش سەر بە وەزارەتی داد بووە و چەندین قەراراتیش لە محاکمە دەرچووە کە قەرارە تەمیزیەکان موجودە. زۆر سپاس عفوم کە یەکارمەتی یەکێک لە قەرارەکان ئەوەیە کە کاتی لەو کاتەیە لەسەر وەزیری ناوخۆ کراوە محامیشی خەڵکی سلێمانی کردوتی کە منعی سەفەری کردووە محاکمی ئەو کاتە بڕیارەکەی وەزیری دادی هەڵوەشانەوەتەوە و بڕیاری شێوەسەری. زۆر سپاس بێنرانی بەڕێز خۆشەویستانم ماوەی بەنامەکەمان کۆتایی هات ئەوەی کە گوێتان لەبوو گفتووە کردم و سەبارەت بە ڕۆڵی داواکاری گشتی لە هەرێمی کوردستان بە میوانداری هەرێک لە بەڕێزان ساماڵ سەردار پارێزەر و ئاوات ئەمار پارێزەر سپاس بە هەردوو میوانی عزیز کە میوانداری بەنامەکەی ئێمەیان قبول کرد سپاس بۆ ئەوەی عزیز ئەم کات بینەری پرۆگرامەکەمان بوون و سپاس بۆ هەموو ئەو هاوڕانش کە پەیوەندیان پێوە کردین کاتێکی خۆش بە هەموو لایەک خواستم زۆر سپاس.